دکتۆر فەریدون عەبدولستار سەرەتا سوپاس دەکەم کە بۆ ئەم دەرفەتە لەگەڵماندا بووی. دەمێت بۆ پرسیارە دەست پێ بکەم لە ئێستادا ڤایرۆسی کۆڤید-19 کە ئەمیش با بڵێن ڤایرۆسێکی نوێی کۆرۆنایە بڵاو بۆتەوە وەکو دەزانین با بڵێن کاریگەریەکی خراپی بەسەر تەواوی جیهانەوە هەبووە. دەمەوێت بزانم زانیاریەکان لەسەر ئەم ڤایرۆسە لە نێو ئاژەڵاندا چۆنە؟ باڵێ پێشەکی سوپاسی بەڕێز دەکەم بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە. ئەم نەخۆشی کۆرۆنا ڤایرۆسی نوێ یاخود کە پێوترێ کۆڤید-19 یاخود پێڵێن سارس کۆڤید-19 ئێمە ناوی لێنین کۆرۆنای تازە. لە ڕاستی ئەمە یەکێکە لەو ڤایرۆسە هاوبەشانەی نێوان مرۆڤ و ئاژەڵ، واتە ئەم ڤایرۆسە تووشی مرۆڤیشە بێ بە هەمان کات تووشی ئاژەڵیشە بێت و بە پێی سەرچاوە زانستیەکانی پزیشکی ڤێترنەری و پزیشکی ئەوە بوو دەرکەوت ئەمە لە ئاژەڵەوە گوازراوەتەوە بۆ مرۆڤ لە وڵاتی چین واتە سین و بڵاو بۆ بە هەموو دنیا هەروەکو ئەبینین. بەڵام هەتاکو ئێستا بە پێی توێژینەوەکان بە پێی راپۆرتە پزیشکیەکان هیچ بەڵگەیەکی زانستی نییە کە نەخۆشیە کە ئاژەڵە ماڵیەکان بە تایبەتی ساگ پشیلە ئەو زیاتر خەڵک بەخێوەیەکان ناگوێزرێتەوە بۆ مرۆڤ. کەواتە ئەگەر ینی مەبەست ئەوەیە بە پێی توێژینەوەکانی جەناب ئاماژەی پێەکەی ئەگەر ئەم ئاژەڵە ماڵیانە هەشیان بێ لە ئاژەڵەکەەوە ناگوێزرێتەوە بۆ مرۆڤ؟ بەڵێ هەندێک راپۆرتی پزیشکی هەیە کە ئەوە ئەسەلمێنێ دەرکەوتووە هەندێک ئاژەڵ توش بووە بە تایبەتی لە هۆنگ کۆنگ لە هەفتەی ڕابردووە کە ئاماژە با بڵێن بە پڵنگێکیش دراکە تووشی ڤایرۆسە بووە. بەڵێ بەپێی کۆمەڵێک توێژینەوە بە تایبەتی توێژینەوەکان لە بواری ئاژەڵە ماڵیەکانە زۆر ژمارەیان کەمە و هەندێک راپۆرتی پزیشکی هەیە دوای ئەوەی کە لە وەکو وتم لە بەلجیکا لە هۆنگ کۆنگ لە سین کۆمەڵێک ئاژەڵ پشکنینی تاقیگەییان بۆ کردووە دەرکەوتووە کە هەندێک لەو پشیلە و سەگانەی کە خاوەنەکانیان هەڵگری ڤایرۆسی کۆرۆنان لە خاوەنەکانیانەوە واتە لە مرۆڤەکانەوە گوازراوەتەوە بۆ پشیلە و سەگەکان. کەواتە دکتۆر تۆ پێت وایە ینی گواستنەوەی با بڵێن کۆڤید-19 لە مرۆڤەوە بۆ ئاژەڵ زیاترە لەوەی کە لە ئاژەڵەوە بۆ مرۆڤ بگوازرێتەوە؟ بەڵێ هەتاکو ئێستا بەپێی ئەو راپۆرتە پزیشکی و فەرمیانی کە هەیە ئەو سەگ و پشیلانە توش بوونە واتە کە دوایەوەی کە لە ڕووی تاقیگەری و پشکنیریان بۆ کراوە و خوێنەکەیان با بڵێن ئەنتیبۆدی تیا دروست بووە واتە دژەتەن دژی ئەو ڤایرۆسە ئەو سەگ و پشیلانن کە خاوەنەکانیان هەڵگری ڤایرۆسەکەن بە تایبەتی لە هۆنگ کۆنگ. بەڵێ باشە ئەی ئاماژەکانی با بڵێن کە ئاژەڵێک یا سەگێک یا پشیلەیە کە ببیندێ کۆڤید-19 هەیە ئەو ئاماژانەی یاخۆ ئەو نیشانانەی کە مرۆڤ هەیەی هەمان شێوەیە نیشانەکانی یا جیاوازە؟ بەڵێ بەپێی ئەو راپۆرتە پزیشکیانەکە وەکوتم باسم کرد لە هۆنگ کۆنگ لە سین لە بەلجیکا دەرکەوتووە ئاژەڵە خێزانی پشیلەیەکان وەکو پشیلە وەکو جەنابەت باست کرد پڵنگ لە پشیلە دەرکەوتووە کە زیاتر تووشی نەخۆشیەکە بێ زیاتر هەستیارترە خانە و شانەکانی لەشی زیاتر گونجاوترە بۆ نەخۆشیەکە و نیشانە کلینیکەکانشی لەسەر دەرەکەوێ تووشی سکچوونیەکە تووشی هەناسە تەنگی ئەکا وەکو مرۆڤ نیشانەکانی هەناسەدانی لەسەر دەرەکەوێ و تووشی ڕەشانەوەیەکا و هەندێ جار بێچوە پشیلەکان مردارە بنەوە. بەڵام دەرکەوتووە بە هەمان راپۆرتە پزیشکیەکان کە سەگەکان زیاتر بەرگریان هەیە و بەرهەڵستیان زیاترە و لە سەگێکی توشبووەوە ناگوێزرێتەوە بۆ سەگێکی تر و لە سەگەکانە کە خوێنەکانیان پۆزەتیڤە بەم ڤایرۆسە هیچ نیشانەیەکی کلینیکی لەسەر دەرناکەوێت بە پێی ئەم بۆچوونە و بە پێی هەندێک راپۆرتی پزیشکی بە هیچ شێوەیەک ناگوێزرێتەوە بۆ پەلەوەر بۆ مریشک بۆ بەراز بە هیچ شێوەیەک ئەوە باشە دکتۆر ئەمە مانای ئەوەیە کە تۆ پێدوانیە
با بڵێن ڤایرۆسەکە لە حاڵەتێکا وای لێبێ کە گۆڕانکاری بەسەرابێکە بۆ با بڵێن بۆ پەڵەوەڕ و بۆ ئەمانش بگوازرێتەوە ئایا لەو حاڵەتەیە چەندێ مەترسی زیاتر لەسەر مرۆڤایەتی دروستە بێت بەڵێ لە ڕاستیە ئەمەی کەوتم هەتاکو ئێستا بەڵام لەبەر ئەوەی ئەم ڤایرۆسە نوێیە تازەیە توێژینەوەکان لە سەرەتایە لەوانەیە لە دوا ڕۆژە هەندێک ڕاستی ترمان بۆ دەربکەوێ بەڵام ئێمە وەکو ناوەندە زانستیەکان وەکو زانکۆکان ئەبێ هەمیشە بە دوواداچوونمان هەبێت چونکە وەکو وتم توێژینەوەکان لە سەرەتایان و ئەتوانم بڵێم کێشەکە گەورەترە بێ ئەگەر دەرکەوت لە ئاژەڵە ماڵیەکانەوە ئەگوێزرێتەوە بەڵام خۆشبەختانە تاکو ئێستا بە پێی توێژینەوەکان و راپۆرتە پزیشکەکانی ڤێترنەری هیچ بەڵگەیەکی زانستی نییە کە ڕاستەوخۆ لە ئاژەڵی ماڵێەوە لە سەگ و پشیلەوە بگوێزرێتەوە بۆ مرۆڤەکان بەڵکو ئەوەی کە هەیە لە خاوەن ئاژەڵەکانەوە گوازراوەتەوە بۆ سەگ و پشیلە توش بۆ دکتۆر دواپرسیارم ئەمەیە جەنابەت کە ئێستا خۆت لە هەرێمی کوردستانی و دەبینین لەوێ با بڵێن بەشێکی زۆری با بڵێن خاوەن ئەوانەی مەڕووماڵاتیان هەیە یاخود بەشێکی زۆر پشت بە مەڕووماڵات و هەروەها بە بەشتی کشت و کاڵی دەبەستن دەمێت بزانم هیچ بەڵگەیەک هەیە کە لە نێوان ئەو ئاژەڵانە بڵاو بوو بێتەوە یاخود هەیە هیچ بەڵگەیەک هەیە هیچ ئاژەڵێک هەی بوو بێ ئەوانەی کە گۆشتیانە خوڕێ یاخود شیریانە خوڕێت لە ڕاستیە خۆشبەختانە لە کوردستان بە شێوەیەکی گشتی ڕێنمایە تەندروستیەکان زۆر بە باشی جێبەجێکرێ و هۆشیاری پزیشکی و پزیشکی ڤێترنەری زۆر بە ڕێکوپێکی بڵاوەکرێتەوە و جەنابەت لە ڕاگەیانەکان ئەبیستی تقریبە نەتوانین بڵێن کوردستان توانیوێتی کۆنتترۆڵی ڤایرۆسی کۆرۆنۆ بکات لە مرۆڤی شایانی و هیچ بەڵگەیەکی زانستی نییە هیچ بەڵگەیەکی زانستی نییە کە لە کوردستان ئاژەڵەکە تووشی با بڵێن ئاژەڵ ببێ وەکو مەڕ و بزن و یاخود ئاژەڵە ماڵیەکان بەڵام ئەمە ئەوەمان بۆ پیشانەداهێ ڕۆخان ئەبێ ئێمە وەکو ناوەندە زانستیەکان وەکو حکوومەتی هەرێم وەکو وەزارەتی تەندروستی زۆر گرنگی بە نەخۆشی هاوبەشەکانی نێوان مرۆڤ و ئاژەڵ بدەین کە پێیان نەوترێ نەخۆشیە مرۆژەڵەکان چونکە دەرکەوت نەخۆشی هاوبەشەکان بۆ سەر تەندروستی ئادەمیزاد ئابووری ئادەمیزاد ئابووری دنیا زۆر زۆر ترسناکترە لە نەخۆشیە تایبەتەکانی تایبەت بە مرۆڤ بەڵێ دکتۆر فەریدون عەبدولسەر سوپاس دەکەین کە بۆ ئەم ماوەیە لەگەڵماندا بووی منیش زۆر سوپاسی بەڕێز دەکەم کە ئەرکت کێشا بە هیوام هەمیشە سەرکەوتوو بی